ئاکرێ ئەو شارەی هەرچی بەها جوانیەکانە تێدا چنراوە. گرنگە ئەو بزانن وی مێژوویە وی کەلتورێ دەڤەرا خۆ بناسن و هەرێکی جێ خۆ. و دیوارێکی بلوک بۆ هەمووی بێسەروبەر بۆ ئەم شوێن پچێکەوە نەخشینین دامۆکو من دەستن خوشدەست زۆی من نازانانی ئەس دە هەر چکەم بەلێ هزار جا شکر بۆ خودێ ئەوانەی کە پێشتر گاڵتە و شتیان بەم دەکەن ئێستا دێن وێنەی لەگەڵ من دەگرن وەکو یادگاریەک. هاتووینەتە ئێرە بۆ ئەوەی لە نزیکەوە سروشتی کۆمەڵێک لەو خاوەن پێداویستیە تایبەتانە ببینین و بەیەکەوە گەشتێک بەناو شار و شوێنەوارە مێژوویەکەیان بکەین. ئەم وەک ڕێبەبەر یا چاودێری و گەشە پێدانا جوواکی لە ئاکرێ مەل ساڵا 2004 دەستپێکا مە ئەم فەرمانگەه بین ئەم نە ڕێبەبەری بین هەتا ساڵا 2008 ساڵا 2008 فرمان پێهاتە کردنشلای وەزارەتی و سەرۆکاتیە حکوومەتیە بوو بێ ڕێبەبەری مەوەک کار و چالاکی و خزمەتە کێمەندامە لە 2004 مە دەست پێکریە هەتا و دەمە مە ئامارێکە هەیە موچەخۆرێت کێمەندام 3000 تشتێکی کێمە یعنی هەتا حدودی 3000 دوو دەبەرە دەبەرە ئاکرێ و دەبەرە بەردەڕەشە هەردوو گرێداینە ڕێبەبەریامە مەوەک کار و چالاکی یعنی نن بدايته وهتا نوكا قشت يعني فرمان بريت الربا برياما ارجي ما يستشاند ما ام خدمتاوان كمندام بكين يعني اموال كمندام بلا الخونه وتيتكو شعوري بكتي بكسا ام وك حكومت و او ربا بريا ام خود دانين كسيت وان كمنداما خود دانين جي خدمتكارت وان كمنداما ما هاي كمندامي بهره ما هاي هندك يت هنري دي وكو تابلويت وانجي ديار كان بوها وكمنداما بخو او هنريا كره ما كمندامي هاي شان الراگهاندني هاي ما كمندامي هاي شان كاري هاي مال كمندامه که هاي اندو كمندامي هاي مالا ما 3000 كمندامي دبره آكري و بردرشيت هاي يعني اد بيجم جي خدي قوتك بدتا وان و ان شاء الله خدای هاریکار بیتی که مندامک مال دا هی بس مالا ما مالا حکومت وقت ریوبری 3000 که مندام ما اتدا ام خدمت ها وقت کینو بردوام اینجیل سه خدمته ناوی گروپ چوبان آکری خیرادنا برنامه سروشتی من دکین که اف برنامه تایبت باجر آکری اف که حاضر بینم و مروت خواهان پیداویستی تایبتی وکو گروپ چوبان آکری زور کارو چالاکی مهبینن وار کارو چالاکی ها همچنین خدمت مروت خواهان پیداویستی تایبتی بکن که بین نو سروشت جان کردستانه و جدال اندش همچنین تاریخ و دیرو که آکری ام دین ناسین اف کش برای ما که دیار کاظم که بسپوره که میجوی المنطقه آکری ده حاضر بیتن اما که گروپ چوبان آکری پیشرواتیا گشته ده که این بو گرک کبن آکری و جد کبنارت آکری که دیاری جو بحث کردن میجوا دیرین آکری ان شاء الله سرچاوا خیراتنا استاف کی 24 و برنامه کم آکری اکیلوان باجرای گرینگیا خدا میجویا هیت کردستان و العراق بگشتی یعنی هر سردمن کفن داف باجره هر هبیه تو نشی تاریخ آوی دیار بکش بر کفناری آوی و تانو کشی چه وکولین سرنهاتی نکرن گرنگی آوی توی هنده دا تانو کت وی باجره کفن دا مروف تداد جین اوه گرنگی خدا هی اف جیانا کم باجرت ماین هنده سال 2000 سال 4000 سال جیوه بیتنو مروف تداد جین بویا یه بیا نوکا بیا جهه که سرنج راکش بو خلکن بیانی بو خلکن دیکین دورامه تین سر میجویا ما سر باجر ما البته تایبت مندیا خویا هی وک شارستانیت که
کردستان تناسین یا پیکاتی الباجره کی چند هوزل دورو برتوی گندل دورو برتوی اوان گندا آلوگوریا بازرگانیات گله کبی تانو کجی اف اوه هر بردوامه اف آلوگوریا بردوام بیا كل زور جا نماينه يعني جند نماينه بس جندت ما خوشبختانه اتماينو و او حركه بازرگاني باجري و جندي بيك ود گريداينه وقشلا کرده اف قشلا جه آواهی ریو برنا حکومت بو وقتی دا وقتی آکری بیا قضا سال 1807 رسمی یا هی یا نویسی یا بیا قضا بس ما هندک تشتی کونتری هی 1848 دبیجن هندک دوکیومنت مالا مفتیت هی کو قضا بیا یعنی ایکی القضایت هر کونت سردم خوبیه پشتی دامزراندن دولت عراقیش قضا که اکتیو بیه حکومت هرم باش بو و ریوبریا شینوارا هندک تشتکری که بیت جهه کش تاریخی اف جهه خلق بیته وقتی خلق هاتت هل بده باجارو تشتشول کن ده محاوله کن بونگوشی جهه کی دابنین هکته دا تشتا فروشن ده حاوله که دین هنگو اوه کبیتن دی دامن جهه که زور گرینگل بو مجوی آکری و مجوی کردستان بتایبتی پیتوی هم بزانین که چلی بیا کی هاتیه کی سردانه وکریه یعنی از تاریخ های نزدیکی 140 ساله که اف بینایته هی دو جاره هاتی اف نوجان کرن حتی سال 2001 جی قایمیت لیره بود حتی 2005 تاپو هندک دایره دی لیره بود پشتینگی تیره نکر بچیک بود برنا آکریا نیدانا راستی خوشبختانه سال 2005 هیویه من خراب کن بس نخراب کرد ما و نوجان کرده و دست کفته که مازم ببومه مخابنی و مدرسه که لیره بود زورا کردن با خراب کرده و چه کرده اواسه گرکا آکریا پیکینای او گرکت اگر بسحکی دنیا باجر تود کمن یعنی اف اوانا خانی هول سریه که هندافیه که اف شوازه بیناسازی و گله که جوانل چو جانیه البته اف گرکا گورا و یعنی ناف جدرت میجوی داد بجن الگور آوایه یعنی القبرستان سر آوا کریه وش توستی التوستو وطام قصه که کین آکرید بجن توست یعنی زیرک اغلب خلکی می زیرک بیاد تردای شول کری قاپکی جی ناویل و هنده هاتی درگه بیا قاپ بیا یعنی او درگه آکره بینه درگه ویرخه اگر صح که حتی بنه کندالا باجر بیال ویرخه جید بجنه سر بیو که حتی ویره او بیا یعنی آکره خرب افنده بیا اما مالت مطامنن شەهاب کاتێک منداڵێکی چاوپڕهیوای ژیان و جوانی بووە هەمیشە لەسەر دەستەکانی کاتژمێری بۆ خۆی دروست کردووە ئەو ئارەزووی کاتژمێر لە دەستکردن و خۆزگەی گەورەبوون و گەیشتن بە کاتژمێرە گرانبەهاکانی هەبووە بێ ئاگالەوەی پێش گەیشتن بە یەک کاتژمێری گرانبەهاش دەستەکانی بەجێی دەهێڵن و هەرگیز بۆ جارێکیش ناتوانێت کاتژمێرێک بەویستی خۆی بکاتە دەستی جدایک به سال 2001 ما لگوند شربن لقضای آکری من چاوی خوال دینی هلان دینه من دست بخواندن خو کری لسال 2012 دی بویره که نخواست رو دا که اوجی بویره کاره بی بو حلبت خدای مزن اف نعمت تا پرسقیمه کرین که به ریدان کاره بی من هر دو دستن خوش دست دان بله او هنی نبو ریگر هم بر کارو چالاکید من ئەوەی جێگەی سەرنجە
لەنێو ئەو مرۆڤانەی کە خاوەن پێداویستی تایبەتن کاتێک بەشێکی جەستیان لەدەست دەدەن هەرگیز بەرشکستی ڕۆژگار ناکەون و ڕێگە نادەن لەناو کۆمەلگا و دۆست و یاوەرانیان دەستەوسان بن. لە ساڵە 1992 بوویمە لە ساڵە 1997 کێمەندان بوویمە حادیسا منیش ترومبیل بووە من ترومبیلە خۆ مندا ڕێخێ ڕاستێ کێمەندامە وەختی ڕابوویمە بە الحەمدولله من قەستا چیای کرد گەل گروپا و گروپێن چیاوانێ ناکرێ الحەمدولله نوکەش هەواکو مرۆڤێکی ئاسایی گەشتە چیای دکات. Men's javelin F41. کوڤان پاڵەوانی نێودەوڵەتی گۆڕەپان و مەیدانە و بەهێزی جەستەی گەیشتووە بە گۆڕەپانەکانی جیهان و چەندین خەڵاتی جیهانی بەدەستێناوە و هەمیشەش براوەیە ئەو بەشکست ڕازی نییە. من قوتابی مەمنیش وەکو وەرزشوانێکی ئەو دەڤەرەمە خوددان پێتیوێت تایبەتم بۆ ئەو دەوەرەی کە وەکو پاڵەوانێک ناسراوم لە بواری وەرزشدا ئەویش لە یاریەکانی گۆڕەپان و مەدەن وەکو خاوەن پێداویستێکی تایبەت ئەویش بۆم دەگرێتەوە کە لە ساڵی 2008 وەکو خاوەن پێداویستی تایبەت وەکو کورتەباڵەیەک لە لقی دهۆک بوومە ئەندام ئێستاش وەکو یارزانێکی هەڵبژاردەی عێراق ئەو بۆ ماوەی 14 ساڵە لە هەڵبژاردەی عێراقم وەکو خاوەن پێداویستێکی تایبەت و کورتەباڵەیەک لە هەڵبژاردەی عێراق لە یارەکانی گۆڕەپان و مەیدان 2016 لە بەرازیل بەشداریم لە پاوەنتێ کرد کە لە ئۆلیمپیاتی بەرازیل تاکە کوردێک بووم لە هەڵبژاردەی عێراق کە مەدالەی زێر لە هەلدانی ڕمەح بەدەست بێنم بە درێژایەتی 42 مەتر و 85 سانتیم. هەرچەندە کێمەندۆمەمیش جۆرە کێمەندۆمیە چاوادە بەلێ من چ جۆرە خۆ کێمەندۆم نەدۆنا هەرچەندە شیۆمە گەلک کارۆم بکەم ئاکرێدا بۆ جوانکۆریە و خەملاندنا کولانن ئاکرێ گەلک جاران ئەم شیۆینە کۆرن زێدە مەزنیش ئەنجام بدەین وەکو ڤان قەفتێن گولا ئێرە جێت کاڤل و زبلا بوون ئەم شیۆن بکەینە جێت گولۆ ڕێحانە و تشتێت تۆڤە پاریکاریا ڕێڤەبەریە شینوارە ئاکرێ کارێ دەستکاریش ئەست کەم مەسەلەن تشتێت جوانکۆری ئەس چێت کەم وەکو تشتێت خەفیفیت نافماڵێ وەکو دیزاینا ئەنکۆ خەریتە نەخشە یعنی هەر کارێکی بەنایەتیش بیتن بژلی وان نەخشێت دیکە وەکی تشتێ فەنی تحوفە و یعنی گوسکە و مەزەریە و بیناتێت جوان و تشتێت خەملاندنێ و هەر تشتێکی خیالی بیتن ئەس متعلقم پێوە شم چێکم ئەvێ نەخۆشیۆمە چ ڕێک من نەگرتینە و من ڕاگریتن ئەس vê شولێ نەکەم بەلعەکەس ئەس شم پتر شولێت خۆ ئەنجام بدەم. ئەمنوکەی بەنادێرێت بێژنەیرە بەنادێرە ئەوە کەنیسا دێرە هەرە کەڤناڵ دەڤەرەیە هەلبەت بەری بەحسی vê ئەوێ بکەین مدوێت بێژمانگو مێژوویەکە دیکەشی هەی بەری کەنیسە ئەوژی سەر کەلهامە سەر کەسەری سەری مێژووە میتراییەیە ئەو شکەفت و ئەو جهێت وێرێ پرۆژەیەکی پەرزگەهەکە میتراییە کاک بێکەس جەمالەدین وها بەحەست کرد بێشتن بەس غەزوەکە سەردەهاتی یان هێرشەکە زەردەشتیە هات نهێلا تەمام ببیتن واتە ئەو کەلها ئاکرێ ئەوە بەرینوکات شاشیەکە بوو گوتێ کوەڤە قەلعەیە و جهێ میریە و جهێ مەلیکیە تقریبا یا هاتیە گۆڕین پەرزگەهە ئەو پەرزگەه بەداخەوە یعنی نەهاتە تەمام بوون زەردەشتی هاتن دەسەڵاتە ساسانیە حکم کرد ئیدی ڕاوستیە و هەر هوماڤەش هەتانوکە ئەلدیفێ دەسەڵاتداریە برە و حکمڕانیە خوددا هەتا حکمە ئیسلامێ بەری هاتنا ئیسلامێژی هاتنا مەسیحیە هەی ساڵە نوتێ زاینی ئەتناف تکستێت سریانیدا بەحسی شوش و شەرمن و ئاکرێ هاتیەکردن مزگینی بەخشێت وان عەرەبیت بێژنێ مباشرێت هاتین بەحسی vê deverê kirî بەحسی ئاکرەیە کریک و هاتین دینê xwe belava bikin dînekê tebşîrî bû yan yê belavkirinê bû sadeya çarê zayînî ev kenîseya hatiye avakirin
آین مسیحی لیره بلافت بیتن. 1867 دی فوان جدرت هی یا هاتیانو جن کرن یا بیا قطابخانه که آینی مسیحی. اما گلوه دانف پارچه تنید گلوه کنیسه دا مدرسه دینی بیا قطابخانه آینی بیا بی وقتی زمان تعدادی نخوندن زمان فرانسی و ایتالی و بعد متریال یا منهجت ویهنگی بونیت مسیحیه. دما که من دستن خوش دست دای لسال 2012 من حزب جیانه که دی کر که از رابم چاول چمناف خلکی خوی خوشتی بیدا من پرنگه که دی دست به جیانه خو کر که وکو شهاب کم اندام آنکو شهاب خودم پیتیوین تایبت لی اوهنه هیچ تشتک نبو ریگر هم بر کارو چالاکید من یت روزانه لسال 2017 کم کار من دست به کار راگاهاندن کریه ل کانال جدا جدا و کو پیشکشکار از دست به کار بوم و برنامه جورا و جورم پیشکش کرینه نهاجی از ل رادیو دنگی کردستان آکری پیشکشکار برنامه گنجوشیانم هر واساجی نینری کسین خودم پیتوین تایبتم ل ریوبریا چاودیری و گشا پیدانا جواکی ل آکری وکویا دیار اوه کارت منه اوه دیواره که بلوگ با هموی بسروبر با هم شیون پیچه که طبعا نخشینین اوه نخر بوری طاوه بونو زبل بو خلکی طاوه تیره ما شینو زبلی بکنه ام رابین مکرنه جدگلا و کسکاتی ملی چاند اوه هر وطاف ایره جرنشنه مثلا میوانک دهتا آکره ایره همو پیسیاتی با بس ام رابین محوله کره همه جوانکاری لیکر وکویا دیاره حتی نکش بوری طاوه نافداماین اف کسکاتینا ملیدان اف کرسینا یه تأخیری چند کرسیه کن مچه کرین محجرن داکو خلقک نکویت خوره گلو اف تشتانه مزیده کرن وکو وانا جو هیویا منیشه و خلقک هاری کار بیتن پتر احتمام بداتی آف دات اف دیوارانه من نخشاندن همود بسر و بر بون اف کسکاتینا الحمدلله خلقکی شیطه گشتی آفدانه بود که تن ورزه هاوینی دا یکمین یاری دەگرێتەوە لە ساڵی 2010 وەکو پاڵەوانێک وەکو کوردێک بەشداری پاڵەوانەکانی نێودەوڵەتی دەرەوە بکەم ئەویش لە وڵاتی چیک بوو کە یەکەم یاریزانی کورتەباڵە لە هەربژاردەی عێراق توانیم 3 مەدالیە بەدەست بێنم لە هەلدانی هاوێشتنی ڕمح و پارسەنگ و تپڵ و توانیم ڕێکۆردەکی نێودەوڵەتی جیهانی لەو پاڵەوانەتیە بشکێنم. زۆر پاڵەوانەتێکیشم کردووە بەس گرنگترین پاڵەوانەتی کە 4 ساڵ جارێک دەکرێت ئەویش ئۆڵمپیاتە کە ساڵی 2012 لە لەندەن کرا وەکو کوردێک لە هەربژاردەی عێراق بەشداریم کرد توانیم پلەی چوارەم بەدەست بێنم. دەهاتمە ناو کۆمەڵگەن مەسەن ناو شاریان گوندێک زۆر گاڵتەیان بەم دەکەن هەر کورتەباڵەیەکە هەم بەژن کورت دەکات ئەمنیش دەگریام دەچمەوە مارێ دوای ئەوە زانیم بە ماڵێوم دەم گوتدایە بابە گاڵتە بەم دەکەن هەر دەرێن بەژن کورت دەکات یان کورتەباڵەیەکات ئەمیش زۆر دەگریام و دەچمەوە مارێ بەس سوپاس بۆ خوا ئەو ئاستانگانم هەموو بڕی ئێستا شوەکو پاڵەوانێکم ئەوانەی کە پێشتر گاڵتە و شتیان بەم دەکەن ئێستا دێن وێنەی لەگەڵ من دەگرن وەکو یادگاریەک دامۆکو من دەستن خوش دەست زۆی من نازانی ئەس دە هەر چکەم بەلێ هزار جا شکر بۆ خودێ نوکت گەل هەواڵێن خۆ ئەس چیاوانم سەردانا چیاییت کەین و کارێ خۆی ڕۆژنامەوانیت کەم و ڕۆژانە دامە خۆ لە ڕێبەبەریا چاودێری و گەشە پێدانا جوواکی لە ئاکرێ دەکەم. gelek pisyara min dikin baş te her du dest pêvenîne tu çawa te nivîsî weko diyar li sala 2019 û 20 û 2022 li parêzgeha Dûkê xetimin yê sêyem derkeft li qutabxaneyên Amadeyê û her wesa jî xûlek tate vekirin li Rêveberiya Perwerdê ku kora hûzan xandinê bî. Elwêrê de jî min destê hûzanê heye ku ez kesê sêyem derkeftim li parêzgeha Dûkê û li qezaya Akrê.
دەست خۆشیە لەنگوت کەم بۆ بەرنامەیەکی زۆر گرنگە بدیدا من ئەوەیە کەم جار است تشتێکی وها دبینم بۆ کەمەندامە هەبوونا خۆت ببینن ناف کۆمەڵگەیدا و پەسنەوە بەهێتاکردن کو ئەوژی چلمە کێمترنینە وانژی هەبوونا خۆ دێتن وانژی پێتیوی پڕێزگرتنێکێنە پێدوینە ڤیدجەوەی ببینن وانەوە ببینن نەل پێش تەلەڤزیۆنە و سوشال میدیای ببینن و دڵ خۆسۆژیتن نا باش بوو تەجروبەکە زۆرە باشە بووان ئەس باوەرم ئەوە بەرنمەیەکی زۆری سەرکەفتی بیت دێ بینەرێت خۆشی هەبن دێ خەلکی خۆشی هەبی دێ سەحکەتێ گرنگە ئەو بزانن وی مێژویە وی کەلتورێ دەڤەرە خۆ بناسن و هەرێکی جێ خۆ هەلبەت هەمی جها کۆم ببوون هەمی دەڤەرەهات بوون هەم یەکتر ناسینێکیش هەبوو وادگەلێک و دوو مەژی ناسین مەژی شیانێت وا دیتن ئەوە گرنگیە خۆ هەبوو من یەکی ستافی وا دیت یەکی وەکەن ئەندامەڵ پشتا خۆ کرد یعنی تو یە هەی تو دیگە هیە جێ تو دیگە هیە ئارمانجا تەدوێتن گەشتی ئاکرێ کۆتایی هات بەڵام چیرۆک و سەرگوزەشتەی پاڵەوانەکانی ئەو دەڤەرە کۆتایی نایەت بەردەوامی و خێراڕێکردن بۆ ئامانجی گەورەی ئەوان بەردەوامە و هاوڕێتی و هاوکاریکردنی هەر تاکێکی ئەو شارە هێزی زیاتر و جوانتر دەبەخشێتە ئەوان و سیمای جوانی شارەکەیان.